دەستپێکی ساڵی نوێی خوێندن چ کاتێک بێ ئەم بڕیارە لە ئەنجومەنی وەزیرانە درێت لەبەرەوەی ئەم بابەتە ڕەهەندی تەندروستیتیایە و ئەم بابەتە دەبێت بە وریاییەوە مامەڵی لەگەڵا بکرێت پێویستی بە حکمت و بە عەقڵانیەتە پێویستی بە قەراری سەریع نییە چونکە ئێمە لە وەزارەتی پەروەردە لە حکوومەتی هەرێمی کوردستان نامانێ مڕاهەنە بە ژیانی مامۆساکانمان و بە ژیانی قوتابیەکانمان بکەینەوە گوێ لە تەقیمی وەزارەتی تەندروستی ئەگرین بژاردەی پێی مفەزەلی ئێمە ئەوەیە دەوام لە کاتی خۆی دەست پێ بکاتەوە بە ڕێنمایەکانی خۆپارێزی ئەگەر تەقیمی تەندروستی تەوسێ ئەوەی کردین لە ئێستا دەستپێکردنەوەی داوام باش نییە تەعجیل بکرێ بۆ چەند هەفتەیەکی دیکە لەو پاژەوە بەروارەی کە بەرواری فەرمی و ساڵانە داوامی تا دەست پێکاتەوە ئەوە بەلای ئێمە ئاسانە کە تەعجیلکەین بۆ چەند هەفتەیەکی دیکە هەتا پێمان بکرێ پەنانە بەرینە بەر بژاردەکانی دیکە هەموو ئەو ئەفکارانی دیکە کە باسەکرێن لە دەوامی تەناوب لە دەوامی ئۆنلاین ئەوانە ئەو بژاردانن کە ئەو پەڕی دۆخی کۆرۆنا لەو پەڕی هەڵکشان و لەو پەڕی ئینتیشارا بێ اینجا پەنا ببرێ بۆ ئەوانە بەڵام بژاردەی سەرەکی ئەوەیە کە ژیانی مامۆساکانمان و قوتابیەکانمان و هەروە کوالەتی خوێندنیش پارێزی ئەگە گەشتینە حاڵەتی ناچاری یعنی ئەمانە ئەفکارن مداوەلاکرێ هیچ بڕیارە نەدراوە لەبەر ئەوەی بابەتەکە بابەتێکی حساسە 130,000 مامۆسا لە کوردستان وانە دەڵێتەوە نزیک بە 17,500 مامۆسای وانە بێژمان هەیە وانە دەڵێنەوە ژیانی ئەوانە بۆ ئێمە زۆر گرنگە مامۆسایانی میلاک و مامۆسایانی وانە بێژ ژیانی 1,800,000 قوتابی خوێندکاریش بۆ ئێمە زۆر گرنگە لەبەرەوە پابەندە بۆی کە تەندروستی کۆمەلگا سەقامگیر بێ گوێ لە تەوسیاتی وەزارەتی تەندروستی ئەگرین وەزارەتی تەندروستی چ تەوسەیەکی بۆ ئێمە کرد بە تەنسیق لەگەڵ WHO ئێمە ئەوە پێڕەوەگەین